ئەتەوێت داتابیس دروستکەی بەڵام نازانی بە ئۆنلاین یاخود بە ئۆفلاین. بۆ ئەوەی جۆری دروستی داتابیس هەڵبژێریت پێویستە کات تایبەتمەندی هەردووکیان بزانیت و بەپێی ئیشەکەت یاخود بزنسەکەت بڕیاری لەسەر بدەیت. لەم ڤیدۆیە باسی گرنگترین تایبەتمەندیەکانی سیستەمی داتابیسی ئۆفلاین دەکەین. یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی داتابیسی ئۆفلاین کە ئەویش بە ناوی خۆیەوەیەتی پێویستی بە ئینتەرنێت نییە بۆ ئەوەی داتابیسەکە بەکاربێنیت، یعنی خاوبوونەوە و پچڕان ڕوونادات لە چاوی داتابیسی ئۆنلاین کە ئەگەر تۆ ئینتەرنێتەکەت خاو بێت ئەوە کێشت بۆ دروست دەکات. تایبەتمەندی دووهەم کۆکو بەشێکە لە تایبەتمەندی یەکەم وەکو باسمان کرد پێویستی بە ئینتەرنێت نییە. ئەمیش وای لێ دەکات سیستەمێکی خێرا بێت و کارەکان بۆ ئەنجام بدات بێ هیچ پچڕانێک لە کاتی داخڵکردنی داتا یاخود گەڕاندنەوەی داتا. تایبەتمەندی سێهەم مەترسی هاکردن و لە دەستچوونی داتا زۆر کەمترە لە چاو داتابیسی ئۆنلاین، چونکە ئێمە داتاکانمان هەمووی لەسەر کۆمپیوتەرەکەی خۆمانە و کۆمپیوتەر لەگەڵ ئێمەیە، بۆیە ترسی هاکردن یاخود لە دەستچوونی داتاکانمان نییە. تایبەتمەندی چوارەم سیستەمی داتابیسی ئۆفلاین عادەتەن ئاسانترین بۆ بەکارهێنان لە چاو سیستەمی داتابیسی ئۆنلاینەکانە. خاڵی پێنجەم کە لەوانەیە بۆ زۆر کەس گرنگ بێت ئەوش ئەوەیە کە نرخی هەرزانترە لە چاو داتابیسی ئۆنلایندا. باسی گرنگترین تایبەتمەندیەکانی داتابیسی ئۆفلاینمان کرد، بەڵام هەندێک شتیش هەیە کە هەندێک کەس بە خاڵی نەرێنی دایدەنێن بۆ داتابیسی ئۆفلاین. باسی ئەو خاڵانەش دەکەین. خاڵ یەکەم ئەوەیە کە تۆ تەنها دەتوانیت لەسەر کۆمپیوتەر ئیش پێ بکەیت. لە چاو داتابیسی ئۆنلاینە کە دەتوانیت لەسەر کۆمپیوتەر یاخود مۆبایل یاخود ئایپاد ئیش پێ بکەیت بێ هیچ کێشەیەک. خاڵی دووهەم مەودای بەکارهێنانی سیستەمی داتابیسی ئۆفلاین کەمە کە تۆ تەنها دەتوانیت لەسەر کۆمپیوتەرێک یاخود چەند کۆمپیوتەرێک کە لە هەمان ئۆفیسا بن ئیشی پێ بکەن. بۆیە تۆ ئەگەر کێشت لەگەڵ ئەو دوو خاڵەی کۆتانیە ئەوە هەڵبژاردننی سیستەمی داتابیسی ئۆفلاین باشترین هەڵبژاردەیە بۆ تۆ. لە ڤیدۆی دواترێش باسی تایبەتمەندیەکانی سیستەمی داتابیسی ئۆنلاین دەکەین.